گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. مێژووی بزوتنەوەی فێمینیستی لە ڕۆژاوادا لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 بۆ دیفاع لە مافی ژنان سەری هەڵدا و هەوڵی شەپۆلی فێمینیزمی خەبات بۆ دانی مافی دەنگدان بە ژنان بوو. بزوتنەوەی فێمینیزمی لە درێژەی خەباتیدا تا بە ئەمڕۆ 4 شەپۆل وەیان بە واتایەکی تر بڵین 4 دەورەی تێپەر کردووە و دەستکەوتهایەکی بووە. وەلێ لە هەر دەورەیەکدا داخوازیەکانی ژنان لەسەر گیر و گرفتەکانی ئەو دەورەیە هێنایەتە گۆڕێ. فێمینیزمەکان لەسەر ئەو باوەڕن کە خەبات دەکەن بۆ باشبوونی بارودۆخی ژنان لە باری ئابووری سیاسی و ئیدۆلۆژیە و بۆ وەدیهێنانی مافەکانی ژنان و بەدەستەوەگرتنی ئابووری سربەخۆ و هەروەها بەشداری کامیل لە ئەموری کۆمەڵایەتی و سیاسی و لە عینی حاڵدا باوەڕ بەخۆ دروستکردن لە ناو ژناندا. هەروەها لەسەر بەرابەری ژن و پیا و لە هەموو بوارەکاندا جەخت دەکەنەوە، بەڵام دەست نابن بۆ گۆڕینی بنەڕەتی کۆمەلگای چینایەتی. دەبێ بڵێن هەموو ئەو داخوازیانەی بەبێ گۆڕینی کۆمەلگای چینایەتی دەچێتە گیرفانی چینی سەرمایەدارەوە. نمونونەکەی ئەمڕۆکە لە وڵاتانی غەربیدا دەبیندرێت. هەروەها کە دەڵێن ئازادی کۆمەلگا بەبێ ئازادی ژنان مسوەگەر نابێ، دەبێت بڵێن پێچەوانەکەیشی واتە ئازادی کاملی ژنان بەبێ گۆڕینی بنەڕەتی کۆمەلگای چینایەتی مسوەگەر نابێ. ئێستاش بۆ تاوتێکردنی ئەم بابەتە دەچینە لای میوانی بەرنامەکەمان بەڕێز هاوژین زیبا سەرپەرشتیاری فێمینیزمی ڕەوشەندە شاری سلێمانی کە لە ڕێگای ئسکایپەوە میوانی بەرنامەکەمانە. فەرموون لەگەڵمان بن. هاوژین خان ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. فێمینیزم چۆن بۆ چوونێکە و ئێوە چۆن پێناسەی دەکەن؟ فێمینیزم واتە دەنگی ناڕازی ژنی هۆشیار، واتە هێزی ژن بەرامبەر بە ستەمی دەسەڵاتی نێوسالاری. هەموو ئەزانین کە مرۆڤ مربوونەوەرێکی سیرەک ئەزانە کارێکی ڕاستێ کارێکی ناڕاست و بەتایبەت ژن وەک مرۆڤێکی عاقڵ بە درێژایی مێژوو مرۆڤایەتی هەستی کردووە، عەقڵی پێشکاوە و توانیوێتی درک بۆ بکاکە ستەم هەیە لە بەرامبەریاوە نادادپەروەری و نائینسانی. بەڵام هەمیشە ئەم هەست پێکردنیان خود ئەم زانینە نەبوویتە لەبەر ئەو فشارە زۆرەی کە لەلایەن کولتوری نێوسالاری یاخود عەقڵەتی نێوسالاری بەرامبەری ئەکرێت لە کۆمەلگای جۆرەها پێناسە و پێوەریان بۆ ژنداناوە، نەیتوانیوە هەموو ژنێک نەیتوانیوە کە ئەم هەستەی خۆی بکا بەهێز، بکا بە فکر، بکا بە وشە. بۆیە بەداخەوە ژنانێکی زۆر بوون بە قوربانی لە زانین یاخود بێهێزی ئەو هەستەی کە هەیە، ئەو هەستیان نەکرد بەهێز و بە تێکۆشان. بەڵام فێمینیزم واتە هێزی ڕێکخراوی ژن، واتە هێزی ڕێکخراوی ناڕازی بوونی ژن بەرامبەر بە ستەمی نێرسالاری و پیاسالاری دەسەڵاتداری کە مێژووی دوور و دێژی هەیە و ژنانێکی زۆر لەو ڕێگایە خەباتیان کردو و خوێنیان و لە هەوڵی تێکۆشان هەتا ئێستا بەردەوامە لەبەرەوەی تا ئێستا هەژمونی نێرسالاری و دەسەڵاتداری پیاوان سەرژنانە تەنها لەبەرەوەی ئەوان پیاو ئەمان ژن لەبەر تایبەتمەندی جەستەیی بۆتە بناغەیەکی سەرەکی دروستبوونی ئەم زینێتە. تا ئێستا بەردەوامەوە فێمینیزم تا ئێستا لە هەوڵی تێکۆشانەکانی بە شێوازی جیاواز لە خەباتایەوە بەردەوام. بەڵای فێمینیزم پلە دووبوونی ژن لە چییە پێناسە دەکات و هۆیەکانی چییە؟ یەکەمین پلە دووبوونی ژن لە پێناسەکەتی ژن وەک مرۆڤێکی سەربەخۆ، خاوەن تایبەتمەندی، خاوەن تێڕوانی، خاوەن لێکدانەوەی سەربەخۆ جیاواز بە ڕەگەزی بەرامبەر کە ئەویش بە هەمان شێوازی خۆی تایبەتمەندی هەیە، بیرکردنەوەی جیاوازی هەیە، تێگەیشتنی هەیە، قبوڵ ناکات. بەڵکو ژن وەکو پاشکۆی پیاو ئەبینێ، ئەڵێ هەتا ئەگەر ژنێک ڕاستیش بڵێ ناتوانێت بڵێ من وەک ژنێک ئەم ڕاستی ئەڵێن، بۆ نمونە ئەگەر بڵێ یەک پیاوێک بڵێ یەک و یەک ئەکاتە دوو قبوڵ کراوە، چون
بەخوا ئەمە ڕاستیە بەڵام ئەگەر ژنێک بڵێ من وەک ژنێک ئەڵێ یەکە کاتەدو سیستمی نێرسالاری زیحمەتی نێرسالاری کوبۆڵی ناکات بۆچی چونکە تۆ ئەبێ وەکو من بڵێ یەکە کاتەدو نەوەکو خۆ بۆیە یەکەمین لە دووزانینی ژن لە ناسنامەی و شوناسی سەربەخۆی خۆیەتی و پاشان هەموو ئەو دەستگانەی کە نێرسالاری زیحمەتی نێرسالاری بۆ خۆی دروستی کردو تاکو بەردەوامی بەم زیحمەتەدا لە خێزان کە یەکەمین دەستگای دامەزراوە و بچووک و کاریگەری دروستکراوی دەستی زیحمەتی نێرسالاریە لەوێ کەژن ئەبێ بە مۆڵک و خاوەنداری بەسەرەوەکردی هەتا و هێچێتە حکومڕانینی دەوڵەتەکان کە ئێستا بەگشتی پیاوان سەردەستی بەڵێ فێمینیزم لە چه ڕێگایەکەوە چۆن دەیەوێت ئەقلیەتی پیاوسالاری لە کۆمەلگادا بگۆڕێت خەباتی فێمینیزم خەباتی ژنە هۆشیاری ژنە بۆی کە ئەو ژیانێکە ئەژیت ژیانێکی دروستکراوی دەستی پیاوانێکی دەسەڵاتدار و پیاوانێکی ناحاڵی بوونن ینی پیاوانێک کە تەنها لەسەر بنەمای جیاوازی جەستا لەسەر بنەمای جیاوازی تایبەتمەندیەکانی ئەم دوو مرۆڤە خۆیان بە گەورەتر خۆیان بە عەقڵتر خۆیان بە بیرمەندتر خۆیان بە زاناتر ئەزانن فێمینیزم کاریەوەی ئەمە بەژن بڵێ ئەم جۆرە بیرکردنەوە ئەم جۆرە پێوەرانە ئەم جۆرە تێگەیشتانە هەڵەیە و ئەو ژیانێک تویتیا ئەژیت ژیانێک نییە لە ئاسمانە بۆ داندا بێن ژیانێک نییە کە سروشتی هەر خۆی بوونی وا بوو بێت و خەباتی ژنە و هێندەی فێمینیزم کار لەسەرەوەکە ژن هۆشیار بکاتەوە چونکە یەکەم قوربانی و یەکەم کۆی لەکرا و ژنە بەدەستی زیحمەتی پیاوسالاریەوە و بۆیە خاڵی وەشتەرخانیش دیسان و لای ژن دەست پێ بکاتەوە بۆیە هەموو هەوڵێکی فێمینیزم ئەوەیە کە ژن هۆشیار بکاتەوە لەو دۆخی کە تیایە ئەژیت و ئەم دۆخە دۆخێکی ناس کوشتیە و ئەم دۆخە دۆخێکی دروست کراوە و ئەو کات هەنگاوی دوم ئەوەیە کە ژنان بە هاوکاری ئەو پیاوانەی کە ئەوانیش ناڕازین لەو سیستەما لەو زیینەتە چونکە ژنان پیاوانیش تیا قوربانی بەڵام ژنان بە جۆرێک قوربانی کە دووهێندەی پیاوانە و پیاوانیش بە جۆرێک قوربانی کە دەسەڵاتیان هەیە بەسەر ژنانە بۆی خاڵی وەشتەرخانی خاڵی گرنگ و خاڵی گرنگ و پێداگیری خەباتی فێمینیزم بۆ خودی ژن خۆیەتی و هەنگاوی دووەمی یاخود کاری دووەمی اینجا پیاوانێکن کە خۆیان دابماڵن لە نێرسالاری لەو پێدراوانەی کە نێرسالاری پێیان نەدا ئەوانیش دەتوانن چونکە خەباتی ژنەوە جیاوازی نهێشتنی جیاوازی ڕاگەزی خەباتێکی مرۆڤایەتی تەنها لەسەر شانی ژن نییە بەتایبەت و بەس ژن بتوانێت ئەمە بشکێنێت بەڵکو خەباتی هەردوو ڕەگەزە بەڵام دەستپێکی ژنە و فێمینیزم کار لەسەر هۆشیاری ژنەکان کار لەسەر هێزی ژنەکان کار لەسەر دووبارە پێناسەکردنەوەی ژنەکان چونکە ژن هێشتا خۆی نەخاتووە لەلایەن پیاوانەوە لەلایەن پیاوانی دەسەڵاتدارەوە لەلایەن پیاوانی نێرسالارەوە هەزارها پێناسی بۆ کراوە ینی پێناسی بۆ دانراوە فۆرمی بۆ دانراوە چوارچێوەی بۆ دانراوە لە جوانی لە کەسایەتی لە بیرکردنەوەی و ژن ئەرکیەوەی خەباتی فێمینیزم بۆ ئەوەی ژن بێت هەموو ئەمانە جارێک لە خۆی دوور بخاتەوە و جارێکی ترسەر لە نوێ پێناسی کە دروستی خۆی وەکو ژنێکی هۆشیار وەکو ژنێکی بەرپرسیار وەکو ژنێکە مافەکانی خۆی ئەزانێ و ئەرکەکانی خۆشی ئەزانێ فێمینیزم لەسەر ئەمە کاری خۆی ئەکا و بەردەوامە و دوای ئەوەی کە ژن ئەم کەساتی لە خۆیان دروست کرد ئەم پێناسی خۆی کردەوە ئەو کات پیاوانیش ئەتوانن دووبارە ئەوانیش ئەو ئەرکیان لەسەر شانەکە خۆیان پێناسە بکەنەوە باشە و خراپی خۆیان دیاری بکەن نەک ئەوەی کە پێشتر پێش هەزاران ساڵ خۆیان دانراوە و ئێستا بێن بە ئاسانی و بەخۆشی لەبەری بکەن و بێن بڵێن ئێمە پیاوین بەسەر ئێوە توانەمان زیاترە بەسەر ئێوە عەقڵترین ئەو پیاوانە هەرگیز ناتوانن هاوڕێی ژنانی فێمینیست بکەن بەڵام ئەو پیاوانەی کە لە هەوڵ و خەباتی ڕزگاری مرۆڤایەتی یەکسانی مرۆڤایەتیان ئەتوانن بە هاوڕێتی ئەم ژنەی خۆی پێناسە ئاکاتەوە و ئەم ژنەی پێ بەسەر هەموو ئەو پێناسە و پێدراوە دواکەوتوانە ئەلێ و خۆی بەهێز ئەکا و ئەبێ بەهێز بۆ ژنانی تری هاوڕێ ئەبێ بەجێ میتوانە بۆ ژنانی تری هاوڕێ و ئەبێ بە هاوکار بۆ پاراستنی مناڵەکان پاراستنی ژینگە پاراستنی پیاوانیش ئەو کات پیاوانیشی توانن هاوڕێی ئەم بن و پێکەوە ئەم خەباتە درێژە پێبدەن بۆیە فێمینیزم هەوڵی یەکەمی یاخود ئامانجی یەکەمی هەنگاوی یەکەمی ژنانن هۆشیاری ژنانە و پێکەوەبوونی ژنانە و دواتریش هاوڕێبوونی ئەو پیاوانەیەکان ئاینەوێ لە خەباتیە بەشداریان هەبێ و پشکیان هەبێ و خۆشیان دامانوە لە هەموو خۆشگوزەرانەکانی پیاسالاری و قوربانی بوون لەناو پیاسالاری. بەڵێ هاوڕێ هاوژین بزوتنەوەی فێمینیستەکان چەندە توانیە مافی ژنان دەستەبەر کات؟
خەباتی ژنان و خەباتی فیمینیستی بە درێژایی چەند سەدەیەکە دەوامە و ئەوەی کە ئێستا جەنابەت لە میدیا کارەکەیەوە من لە خەباتی فیمینیستیا کارەکەم هاوڕێتی ترمان خەریکی مۆنتاژە و ئێمە ئەتوانین بخوێنین ئێمە ئەتوانین بخوێنینەوە ئێمە ئەتوانین جلوبەرگێکی ئاسایی لەبەر بکەین ئەمانە هەموو خەباتی بە خەباتی ژنانی فیمینیست و خەباتی ژنانی ناڕازی و خەباتی ژنانی هۆشیار و پێکوشەر بەرهەم هاتووە ئەوەی کە ئێمە ئەتوانین دەنگ بدەین بەشداری کۆمەڵایەتی بکەین ئەمانە بە ئاسان بۆ ئێمە نەهاتوو چونکە لە دوای دروستبوونی شارستانیەتەوە نێر سالاری هیچ کاتێ بە هاوکاری یان بە پشتیوانی ئاینەکان بە پشتیوانی فکرە فەیلسوفەکان کە ئەوان لەژێر هەژمونی ئەو دۆخە کۆمەڵاتی کە هەبوو ناتوانن شتێکی جیاوازتر بۆ ژن پێناسە بکەن بەڵکو ژنیان دیسان هێناوەتەوە وەکو ذهنێتی نێر سالاری پێناسیان کردووە واتە ئەو دۆخی کە ژن تیادی لە شارستانەکانەوە کە بەردەوام بووە فەلسەفە ئاینەکان ئاینی بەبێ جیاوازی ئاینە ئیبراهیمیەکان و ئاینی ئیسلامیش بە تایبەت ئێستا لە وڵاتی ناوەڕاستە کە یەکێکە لە هۆکارە هەرە بەهێزەکان کە مرۆڤەکان بەرامبەر بە ژن بەکارهێنی پیاوەکان پێیان وایە ئەمە خوا بێبەخشیون ئەم جۆرە لە بیرکردنەوە یاخود ئەم جۆرە لە تێڕوانین بۆ ژن لە لای ژنانیش بۆ خۆیان هەبوو بەشێک لای ژنانیش و لای پیاوانیشەوە هەمیشە تۆخ بۆتەوە و ئێستا بە تایبەت لەناو سەرمایەداری جیهانیای سەرمایەداریش کاڵایی هەرە بە نرخ و بێنرخی ژنە بەرامبەر بە ژن بە جۆرەها شێوە بە جۆرەها ڕەنگ بژایەتی ئەکات خەباتی فیمینیستی لە سەرەتای دروستبوونی ئەم ناداسبەروەریەوە لە دوای کۆتایی هێنان بە قۆناغی نیورۆتیک و دۆزینی و کشت و کاڵە و بە مۆکێتکردنی ژنەوە دەستی پێ کردووەوە ئەگەر لە شێوازی ڕێکخراویشانە بۆ ژن هەمیشە ناڕازی بووە بەڵام لە دوای دروستبوونی هێزی ژن و فکری ژن پەرسەنتێژن ئەم خەباتە تا ئێستا بەردەوامە بەڵام ژیانتیکردنەکەی هێندە زۆرە و فێڵکردنەکانی ذهنێتی پیاسانانیش هێندە زۆرە و ئاینەکانیش هێندە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە مرۆڤەکان ئەخەنە ناو نەفامیەوە بۆیە هێشتا خەباتی هەموو ئامانجەکانی کۆتوپێکێ و هەتا ئێستا لە یاسا توانی ئەنی یاسا هاتووە بۆ ئەوەی کە کۆنتڕۆلی تونوتیژیەکانی پیاو بکە بەرامبەر بەشن لە کاتێکا یاسا ناتوانێت تونوتیژێک بەرامبەر بکە ناکرێت دوو مرۆڤ لەسەر زەوی هەمیشە ژن لە مەترسیەوە بێ پیاو فلاماری باوپیا و لێ باوپیا بکوژێ و یاسا بیپارێزێت و لە هەما کاتیشا سیستمی سەرمایەداری ئازادی ژنی بەروزکردنەوە بە سێکتور بە جۆرەها کاری لە شێڵ ئازادی نییە بچوو بۆ ڕوودبوون و بۆ داخۆشین و بۆ فۆرن و بۆ هەموو ئەو کارانە بۆیە جیاوازتریش لەناو کۆمەلگا و کولتورەکانە ئاینەکان چۆن پێناسەی ژنەکان ئاینەکان چۆن ژن ئەدەن بە پیا و چۆن لی ئەستانەوە چۆن ئەیکوژن چۆن دای ئەنیشێنن چۆن پێکەنینی بۆ دیارێتن چۆن ئیکەن بە شەرم چۆن ئەم دنیایان ئەبێ بچی ئەو دنیایان چۆنە هەموومانە پێناسە کراوە بۆیە خەباتی ژنان لەگەڵ ئەوەی کە لە مێژە هەیە لەگەڵ ئەوەی کە ژنانێکی زۆر خۆیان بۆ کردو بە قوربانی لەگەڵ ئەوەی کە خوێنێکی زۆر ژاو لە پێناو یەکسانی داستبەروەری ژیان نێوان بەدەستەکەیان بەڵام هێشتا ئامانجەکانی نەپێکاوە لەبەرەو پەژمون و زۆری کە هەیە لە هەمان کاتیشە خاڵێکی تری لاوازی ژنان بۆ خۆیان کە هەرچەندە ئەزانن دۆخەکە ناهەموارە دۆخی کۆمەڵایەتی سیاسی ئابووری بۆ ژن بە جۆرێک وەکو یەکە بەڵام ئەوانیشەکەونە ناوداوی ذهنێتی نێرسالاریەوە و پیاوان بەڕزگارکەری خۆیان ئەزانن و ئەمە خاڵێکی لاوازە لەنێو خەباتی ژنانە بەتایبەت بە کوردستانە ژنان ناتوانیوە ببن بە هێزێکی یەکدەنگ هێزێکی کاریگەر کە کۆتایی بە دڵ و زۆری سیستەمی نێرسالاری بێنن و بتوانن بۆ ڕانکاری پێڕەت بۆ ڕوشەی بکەن ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی ژنان بۆ خۆیان و بەشێکی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ ئەو شار زۆری لەلایەن ذهنێتی نێرسالاریە و شێوازی سەرمایەداری بە شێوازی ئاین بە شێوازی نووسین و گۆرانی و هونەر و هەموو ئەو شتانی تر کە پەنای بۆ بە کاریگەری بۆ لەسەر بە ئەنجام نەگەیشتنی خەباتی فیمینیستی بەڵام خەباتی فیمینیستی بەردەوام ئەو ژنانێکی هۆشیار هاتوون بەتایبەت جیلی نوێ کە ئێستا نەوەی 2000 و لە دوای 2000 پیشانێکی گەنجن کە ناڕازین و هەوڵدن ئەو دۆخێکی تا ئەژینی لە خێزانەکانیان ناچن لە دەرەوەی خێزانەکانیان گۆڕانکاری بەسەر بێت. بەڵێ هاوڕێ هاوژین ئایا فێمینیسم دەتوانێت گرفتی مەسەلەی ژنان چارەسەر بکات؟
فێمینیزم ئەگەر خەباتی ژنە و ئەگەر هێزی ناڕازیبوونە بەرامبەر دەستم نادات سەروەری بەڵام ئێمە ئەزانین کە بیرکردنەوە جیاوازەکان لە فکرە جیاوازەکان لە ناو کۆمەلگەی مرۆڤایەتیە هەوڵیان داوە ژنان بخەنە ژەڕەتی خۆیانەوە حیزبەکان هەوڵیان داوە خەباتی ژن بێن لەژێر کۆنترۆڵ خۆیان قسایی خۆیانەوە بە جۆرێک دووریان بخەنەوە لە ئامانجە سەرەکیەکەن و ئەگەر ژنان بکەنەوە ئەو یاریەوە بکەونە ناو ئەو تەڵەیەوە بێگومان زیانی بەرەکرێت خەباتی فێمینیستی بەڵام بزرگنەوەی فێمینیزم ئامانجەکەی دیارە و هەوڵەکانی دیارە و خەباتێکی لە مێژی نییە و هەر کاتێک چی ژن چی پیا و لی تێبگا بێگومانە بێتە ڕزگارکەری بۆ ئەوەی چ ژن و چ پیا و کە ژیانێکی باشتر و مناڵێکی باشتر پێشکەش بۆ کۆمەلگا بکەن و داهاتووی گەشتر بۆ مرۆڤایەتی دنیا بەڵێ بە بڕوای ئێوە ڕێگای چارەسەرکردنی گرفتی ژنان چه خەباتێکی پێویستە؟ بۆ پێتان وایە فقط خەباتی فێمینیستی دەتوانێت چارەسەر بێت؟ چونکە خەباتی فێمینیزم دەنگی ژنە ڕۆحی ژنە دنیابینینی ژنە هێزی ژنە بتمانەی ژنە دووبارە پێناسەکردنەوەی ژنە هەوڵدانە بۆ وەرگرتنەوەی بۆ سەندنەوەی ئەو نازدانەی کە زیهنەتی ذهنیەتەکان زیهنەتی پیاسالاری وە فکرە جیاوازەکانی ناو زیهنەتی پیاسالاری هەوڵەدا و ڕاستێ بشێوێت بۆی خەباتی فێمینیزم خەباتی فێمینیستی یەکێکە لەو کارە هەرە لە پێشینیان خۆدەپێ و هەنگاوە پێویستە هەموو ژنێک هەندێ ئاگادار بێ لە مێژووکەی لە شێوازەکانی لە کامەکانی لە ئامانجەکانی توانامانە کاری بکەین تاکو ئاگادەژی خۆت و ئامانج باشە هاوڕێ هاوژین جیاوازی خەباتی مارکسیستەکان و فەمینیستەکان لە چیایە؟ مارکسی چارەسەری کێشەکانی کۆمەلگەی مرۆڤایەتی بە چینەکان بینێوەکە هەڵێ ئەگەر چین هەژار نەمێنێ و چینایەتی هەژار و دۆڵەمە نەمێنێ و چارەسەرەکان بەڵام ئێمە ئازانین کێشەی ژنان چینایەتی نیە چونکە ژن چینێکی کۆمەلگا نییە ژن دینێک نییە لە کۆمەلگا ژن حیزبێک نییە لە کۆمەلگا ژن گروپێکی بچووکتر نییە لە گروپێکی پیاوان وەکو ژن ڕەگەزێکی مرۆڤایەتیە کە لەگەڵ ڕەگەزێکی تر لە کێشەیە بۆچی چونکە لەسەر و خۆیانەوە چێژن چ پیا و لەسەر و ویستی من و تۆوە پێناسەمان بکراوە ڕۆڵمان بۆ دیاریکراوە بە تەنها چارەسەرکردنی کێشەی ئابووری ناتوانێت کێشەی چارەسەر بکرێت چونکە ئێمە ئەزانین ژنانێکی زۆر ئێستا لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری کاری بۆ ڕەشراوی کار ئەکەن بەڵام دیسانەوە قوربانی دەستی ئەقلەت و زیینەتی مێسالاری و ئەپوشتێن و توێتیان بەرامبەر ئەکرێت وەتا خاڵی ئابووری لە خاڵێکی هەرە بەهێزە بۆ خاڵێکیکە لە خاڵ هەرە بەهێزەکان بۆ لەسەر پێراوەستان لەسەر بوونی ئیرادە بە خۆت بەڵام ناتوانێت بڵێن یەکەم خاڵ و کۆتا خاڵە ئەکرێت سەرخۆی ئابووری و نەمانی جیاوازی لە نێوان چینەکانی کۆمەلگایە کە ژن چین نییە لە کۆمەلگا ژن ڕەگەزێکی کە ئەو ڕەگەزەی تر پێناسەکەی داگیر کردووە ئەگەر خەباتی چینایەتیش نەمێنێ هێشتا خەباتی ڕەگەزایەتی بەردەوامی ئەبێت بۆیە خەباتی فێمینیستی مارکسی نەیتوانێت وەڵامێکی تاڵکەر بێ بۆیکە کێشەی ژن لە بنە ڕەتەوە چارەسەرکە بۆ کێشەی ژن کێشەی ناسنامە و شوناسەوەکو سەرەتا باسم کرد و کێشەی ڕێزگرتنێکە لە تایبەتمەندیەکە ئەوە لەشی منە ئەوە توانێت تایبەتمەندی منە لە مناڵبوونم لە سۆڵی ماندارم لە شیرپێدانم لە بیرکردنەوەم لە هەستپێکردنم و ئەوە زانستێکە من ئەتوانم خۆمی لەسەر پێ بگەێنم توانەکانی خۆم پێش بخەم بێگومان پیاوانیش بە هەمان شێوە بەڵام هەر لەبەرەوەی کە تایبەتمەندی من سۆڵی ماندارم و لەشمە و مناڵبوون و شیرپێدانمە مانای ئەوە نییە کە ئەوەی ئەم شتەی نییە ئەو تایبەتمەندیانی نییە لە من ئاقلترەیە لە من بەهێزترە لە من بتواناترە لەبەرەوەی من لە ماڵەوە بووم کولتور و کۆمەلگا ڕەگەم نادات بە توانەکانی خۆم لەشی خۆم وەرزش بکەم جوڵەکانی من هەمیشە لە شێوازێکی شەرمهێنەر و عەیب و حەرام کراوە ڕێگە نادا من توانەکانی تواناجستەیەکان توانە فکرەکان توانە زیندەکانی خۆم پێش بکەم بۆیە ڕێگە ئەدا بەڵام بۆ ئەوەی کە ڕێگەکە ئاسانە کراوەترە ئەوی وایە لەبەرەوەی ئەووا گەورە بۆ لە من عاقلترە ئەمە ڕاستی ئەمە ناڕاستیەکە کە مێژووی مرۆڤایەتی باجی لەسەر ئەدا کە پیاوێک ینی پیاوانێک یاخود بەشێک لە ژنانیش پیان وایە لەبەرەوەی ئەوان بەم شێوازن جیاوازتر و عاقلتر توانای عەقلی توانای جەسەدی پێویستی بە
زمینەیەکی بە دەرفەتە بۆ ئەوی پێ بکە بەڵام ئەم دەرفەتە بە یەکسان بۆ مەدابەش ناکات باش پیاوێکی شۆک نتوانێت پێش بکەوێتێکی شوونی شۆک پیاوێک دەتوانێت پێش بکەوت و دەتوانێت پێشکەوتنی ئابووری یاخود دەرفەتی ئابووری ئەگەر من ئێستا کۆمپانیایەکی گەورەشم هەبێت بەڵام کۆمپانیەکەم لە خزمەتی چیا بێت لە خزمەتی بۆ تۆکت و پیلەر و تەجمیل و شێواندنی ڕوخساری سروشتیش نانابێت ئەمە مانای ئەوەیە کە من ژنێکی بەهێزم و ژنێکم ئەتوانم لەسەری خۆ بوەستم ژنێکم ئەتوانم هاوکاری ڕاگەزێکی خۆ بکەم نەخێر واتە ئابووری سەربەخۆیەکێکە لە خاڵە بەهێزەکان بەڵام خاڵی سەرەکی نییە یاخود یەک تەنها خاڵ نییە بۆ ئەوی کەژن سەربەخۆ بێت و خەباتی مارکسی چین لابردنی چینایەتی نابێتە وەڵامدەرەوەیکی دروست بۆ ئەوەی کە جیاوازی ڕەگەزی نەهێڵێت. باشە هاوڕێ هاوژین بۆ مەسەڵەن چاولێکی ئێمە ئێستا لە کۆمەلگایەکە ژیان دەکەین کە کۆمەلگایەکی سەرمایەداریە ئەقڵیەتی پیاوسالاری تەواوی توانیویە کاریگەری بووە ئەگەر کۆمۆنیستەکان ئەگەر نەتوانن ڕیشەی مەسەلەکە حەلکەن فەمینیستەکان کە پێیان وایە فقط بە بەرابەری حقوقی و بەرابەری ئابووری یان سیاسی ئەتوانن مەسەلەکە حەلکەن چۆن دەکرێت شتیوە ئەگەر تۆ ڕیشەی مەسەلەکە چارەسەر نەکەی بە هیچ عنوان ناتوانیت کێشەی ئەسڵی ژنان و خەڵکی کرێکار و زەحمەتکێش چارەسەر بکەیت ژنانیش نیوێکی لەم کۆمەلگانە ئەگەر ژنان ڕزگار نەبن جامعە ڕزگار نابێ ئێوە پێتان وایە کۆمۆنیستەکان ئەوەی کە ئەوان ئێژن عمەڵی نابێ بەڵام فەمینیستەکان لەوانەیە بتوانن ئاوگۆڕێ بێنە پێش ئەو داواکاری کە فیمینیست مارکسی بۆ ئەو کێشەی کە ژن هێتی وەڵامێکی پێکە نەمانی جیاوازی چینایەتی من سەرەتاش باسی کرد ژن چین نییە ژن چینێکی کۆمەلگانی و پیاو چینێک بێت ژن ڕەگەزێکی مرۆڤایەت و پیاویش ڕەگەزەکەیترا بۆ ئێمە هەبێت بەم شێوازی فێری بکەین و بۆ ئەوەی کە تۆ سەربەخۆبی تەنها ئابووری بەس نییە تەنها کارکردن بەس نییە بە چه فکرێک تۆ ئابووری پێشەخێت تۆ سیارێکت هەیە ئۆتۆمبیلێک هەیە ماشینێکی هەیە ئەتوێ ئەم ماشینێکی هەبێت ئازادی خۆ دەربوونی ماشینێک هاتووی بەڵام ئەی پێ ماشینەکە تۆ نەزانی بڕۆ کوێ ڕۆژێک خۆت هەیە بە دار و دیوارێکە هەم زیان بە خۆت هەگەێنی هەم ژینگە هەم بۆ کەسانێکە لە دەروبەرت بۆ ئەوەی کە تۆ بتوانی ماشینێکت هەبێەوە سەربەخۆی تۆ بوونی ماشینێکە بوونی کۆمپانیایەکە بوونی ئابووریەکە بوونی کارێکی سەربەخۆیە بێتی سەرەتا هۆشیار بی دەوێتی تۆ ئەتەوێت چی بکەی بکە ئەگەر من مۆبایلێکم هەبێت ئازادی من سەربەخۆی من ئەتوانێت ئابووریمە بۆی بتوانم مۆبایلێک بکڕم مۆبایلێکم هەبێت وکە بۆی نەبێت دەستی بۆ بەرێ مافیونە باشە من هەوڵەدەم کارەکەم مۆبایلێکم بگاتێت لە مۆبایلەکەما چ کاری بکەم چۆن مۆبایلەکەم بەکارێنم ئەبێت فکری ذهنێتی ئەوم هەبێت کە مۆبایلەکەم باش بەکاربێن و نەبمە هۆی زیان بۆ ئەوەی کرد بۆ کاتێک کە ئەم مۆبایلم پێ بوو بتوانم هاوکار بم لەگەڵ بەردەوام بم لەو بیستەی کە داوام کرد بۆیە ئابووری یەکێکە لە دووبارە ئەیڵەن چەند جاری ژەنەوە ئابووری یەکێکە لە خاڵە بەهێزەکانی دروستبوون سەیەتی و لەسەر پێڕاوەستان و سەربەخۆبوونیش بەڵام خاڵی کۆتایی نییە وەکو هۆشیاری فکری و تێگەیشتن لەو ذهنێتە و تێپەڕاندنی دووبارە پێناسەکردنەوەی خۆت شوناسی سەربەخۆی من وەکو ژنێکی لە پێش ئابووری منەوە پارەم ناتوانێت من دووبارە پێناسە بکاتەوە ئەوە هۆشیاری منە ئەوە کەسایەتی منە ئەوە ڕۆح و تێڕوانین و هەستی منە توانێت من پێناسە خۆ دووبارە خۆم پێناسە بکەمەوە تێکشکاندنی ئەو پێناسانەیە ئەو کەسایەتی کە نێرساناری بۆ من دیاری کردووە کە ئەمە بە پارە ناکردەوە بەڵێ پارە پێویستە بەڵام ئەم تێکشکاندنی کەسایەتی ئەم شەڕکردنە لەگەڵ ماوەوەی خۆم و لەگەڵ دەوروبەرما تەنها پارە ناتوان چونکە خۆتان نەزانن ئێمە لە زەمانێکی سەرمایه‌داری کە پارە هەبوو هەرچی بڵێ بەرامبەر بەڵێ ڕاست بەڵام ئایا من پارە پێ بوو هەرچی وت بەرامبەر بەڵێ ڕاستە ئیکە پارە پێ نەماچ بۆیە ئابووری تەنها چارەسەرکردنی کێشەی ئابووری تەنها وەڵام نییە بۆ سەربەخۆی ژن بۆ دووبارە پێناسەرکردنەوەی ئەم ڕەگەزی مرۆڤایەتی کە بە جێژایی هەزاران ساڵە زۆمی لێکراوە ستەمی لێکراوە بەڵێ هاوڕێ هاوژین وەکو دوایین پرسیار ئێوە لە ناوەندی ڕۆشنگەری فێمینیزم بۆ کارکردنی لەسەر ژنان و کچان پرۆژەیەکتان بەدەستەوەیە بە ناوی چۆن هاوکار بین لە پەروەردەکردنی خۆماندا ئەم پرۆژەی ئێوە چۆن دەچێتە پێشەوە و چەندە کاریگەر بووە پرۆژەی چۆن هاوکار بین لە پەروەردەکردنی کەسایەتی خۆماندا پرۆژێکی فێمینیزمی ڕۆشنگەریە لە ناوەندەکانی فێمینیزمە بە تایبەت قۆناغی 10 و 11 ئامادەیی کە تەمەنی
تەمەنێکی گونجاو بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتی فێمینیزم و هەروەها بە دۆلەتچوون و گەڕانی پێکراوان خەنەواریان هەیە توانێت سێژ بکەن و بگەڕێن. چۆن هاوکاتی لە کەسایەتی لە پەروەردەکردنی کەسایەتی خۆمانە ئێمە بۆ هەموو خوێندنگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی پەروەردەیە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیە ئەو ڕێکوترەمان کردووە کە لەگەڵ بوونی کۆرۆنا و هەڵگرتنەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئێمە بە ڕێنماییکردنی ڕێکار تەندروستیەکان بتوانین لەگەڵ ئەو کچە گەنجانە ئەو کوڕە گەنجانە پرسیاریان هەیە وەڵامی پرسیاری ژیانی مرۆڤ پرسیاریان هەیە لەسەرەوەی ئەمە بۆ وایە بۆ وانە ئەو بۆ بێ من ئەبێم کارە بکەم بۆ بێ من بەم جۆرەژ لەبەرکەم بۆ بێ کۆمەڵگاوان پێ بکا بۆ بێ چاوەڕوانیان وا لێ بکات بۆ من ئەبێ ئەم کارە بکەم لە ماڵەوە ئەو یانە بێ ئەم کارە بکەم کێ ئەمانی واداناوە کێ بڕیارەدا من چی بکەم کێ بڕیارەدا من چی بکەم من ئەتوانم تا پێ بیر بکەمەوە من ئەتوانم خەیاڵەکانم تا پێ بڕکمانە هەڵە ئەو پرسیارانن کە لە قۆناغی تازە پێگەیشتنە لە قۆناغی پۆلی 10 و 11 ئامادەیە دروستە بێ لای مرۆڤ ئێمە لەبەر ڕۆشنایی ئەم هەوشیارەتی ئاگاداربوون لە قۆناغەیە ئەم پرۆژێمان پێشنیار کرد بۆ بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی و بە خۆشحاڵیەوە ئەوانیش قبوڵیان کردو تا ئێستا ئێمە نزیکی بۆ 15 بۆ 20 خوێندنگە سیمینارمان وتۆتەوە وە کاتێک بچینە سیمینارەکان ئەو کچانە زۆر بە وریاییەوە زۆر بە حەسرەتەوە هەموو ئەگرێت پرسیار ئەکەن لە هەمان کاتیشە ئەو کوڕە گەنجانیش کە لەو ژیانیان ئەژین ئەوەش پرسیار هەمووستا جواب بێ مادە مامۆستا خۆتان نزانن کە ئەچیتە خوێندنگەکان ئەترۆکێ لەسەر لە گەورەتر لەخوانێ بێنن پێ مامۆستا کێ لە من بەم شێوازە خۆم بگۆڕم کێ بە منەڵێ قژم ئەبێ وابێ کێ بە منەڵێ ئەو کێ بە منەڵێ بچوو بەرگەکە وابێ ئەو کێ بە منەڵێ بێ لە چیک لەسەر سەرداپۆشی ئەو کێ بە منەڵێ ئەبێ لە چی بنەکەیت بەکانی بە هەمان شێوە ئەو پرسیارانە ئەکرد و ئێمە ناڕێن بۆ خوێندنگاکان ئەلمێکی پێ بڵێن کە خۆیان نایزانن ئەمانە باسی ژیاناکەین کە خۆیان تیا ئەژین ئەو پرسیارانی کە هەیەە ئێمە ڕێنماییانەکەین کە بەردەوام بن لە پرسیارکردن بەردەوام بن لە پرسیارکردن بەردەوام بن لە ڕخنەگرتن بەڵام وەڵام بەیەک وەڵام ڕازی مەبن ئەگەر پرسیارێکت هەیە لە لای من بیکە من وەڵامێکت پێدەم بەڵام ڕازی مەبە بە وەڵامی بڕۆ لە دایکیشت پرسیار بکە بۆ لە باوکیشت پرسیار بکە بۆ لە کتێبەکانە بگەڕە بۆ وەڵام چەنەها پرسیار بکە چەنەها کەس بگەڕێ تاکو ئەو کەسیانێکی پێویستە بۆ کۆمەڵگا بۆ گۆڕانکاری چونکە تا ئێستا ئێمە لە دۆخێکە ئاژینشی کوشتن و توونەتیژیەکان بەرامبەر پێشن بەردەوامی هەیە هەر لە ئەم ساڵی 2021 واچین بەرەو 2022 ڕێژەی توونەتیژی و ئاماری کوشتەکانیشنە بەرزتر بوونەتەوە لە کە لە کۆتایی چەند ڕۆژێکی تر ئاماری بەڕێوەبەری توونەتیژی دیژبەژنان بڵاو ئەکرێتەوە 6 مانگ جارێک بەڵام 6 مانگی ڕابردووە 49 کوژراون کاتێک ئەمە مەواقعێکە مەزڵمێکە ئەکرێ بەرامبەر بەم ڕەگەزەی مرۆڤ لەبەر هیچنا لەبەرەوەی پێشنە بۆی ئەمانە بۆ ئێمە بۆ ئەو کچە گەنجانە بۆ گەنجانە باسەکەی بۆ خۆشحاڵی ئەوانیش ئەم پێشوازی بۆ هەم بەدەن بۆ هاتنێک بۆ هەم حەسرەتێکی چۆکۆی کە ئێمە بیر لەم شتە ئەکەینەوە تکا یارمەتیمان بن بۆ شێوازە قسەمان لەگەڵاکە و ئێمەش ڕێنماییانەکەین و داوایانمان لێکەن چەند جارێک پیش بڕۆینەوە بۆ لایەنکە ئێمە پرۆژەکەمان کۆتایی پێنایە تا کۆتایی ساڵ پرۆژەی وتنەوەی وانە و سیمینار لە خوێندنگاکانە بەردەوامی ئەبێت بە ڕێنمانی ئەنی بە چاوکردنی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام بەهۆی ئەو پشووی سەری ساڵ و یاخود کاتی تاقیکردنەوەکان و لە هەمان کاتە دۆخی موچۆوانە کە پشوو دروستەکان نەماتوانیەوە بە هین بێت بە شوازێکی زۆرتر بکەین بەڵام نامانێت زەختێکی زۆریش شارێکی زۆر دروستکەین بۆ خوێندنگەکان ئەوان خۆیان پێویستیمان پێواتن چ ڕۆژێک بۆوان لەبار بێت بۆ کاتێکی بۆوان گۆنجاو بێ ئێمە بە خۆشحاڵیەوە چین بۆ لایەن و پێکەوە دانیشتنی یاخود ئەوان سەردانی ناوەندەکی ئێماکەن و گفتوگۆ بکەین و بۆ ئومێدەم کە لە ساڵانی داهاتووشە بەردەوامی و کاری باش بکەین. بەڵای زۆر سپاس هاوڕێ ئاژین بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هاوژینی زیبا سەرپەرشتی فێمینیزمی ڕۆشنگەری کە لە شاری سلێمانی لە ڕێگای سکایپەوە میوانی بەرنامەکەمان بوو. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەمان تا بەرنامێکی تر و هەفتەیەکی دیکە ماڵاوە.